سەرەتا زۆر سوپاس بۆ ستافی رادیۆ سەلام بۆ ڕەخساندنی ئەم هەلە و بەشداریکردنمان لە بەرنامەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین. سەبارەت بە پرسیارەکەتان گرنگی سەردانەکەی ئێمانوێل ماکرۆن سەرۆک کۆماری فەرەنسا بۆ هەرێمی کوردستان لە چیدایە؟ بێگومان لەم دۆخەدا سەردانی سەرۆک ماکرۆن بۆ هەرێمی کوردستان گرنگیەکی زۆری هەیە. ئەمەش سەرەتا دووپاتکردنەوەی ئەو پەیوەندیە مێژوویەیە کە ساڵانێکە لە نێوان هەرێمی کوردستان و فەرەنسادا هەیە. لە ساڵی 1990ەوە دەستی پێکردووە تا دەگاتە ئەم کات. فەرەنسا هاوکاری زۆری هەرێمی کوردستانی کردووە. لە کات و ساتە سەختەکاندا خۆی بە شەریکی کوردستان داناوە، هەر لە چەسپاندنی بڕیاری 688 کە تیایدا هەرێمێکی ئارام و دژەفڕین لە ناوچەکەدا جێبەجێ کرا. پەیوەندیەکان پەرەیان سەند و لەگەڵ دەستپێکردنی شەڕی داعش فەرەنسا وەک ئەندامی ناتۆ و ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پاڵپشتێکی گەورەی هەرێمی کوردستان بوو. چەندین جار چاوپێککەوتن و سەردان لە نێوان هەردوو وڵاتدا ئالوگۆڕ کران. لە دوای 16 ئۆکتۆبەریش فەرەنسا و خودی سەرۆک ئێمانوێل ماکرۆن بووە فەریادڕەسی کوردستان و شکێنەری ئاولۆقەی دیپلۆماسی و ئابووری و سیاسی هەرێمی کوردستان. سەردانەکەی ماکرۆن لە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسیک شانەوەی ئەمریکا لە عێراق کە بە یەکێک لە زۆنە هەرە مەترسیدارەکانی جیهاندا دەنرێت، ئەو پەیامە دەگەینێتە جیهان کە هەرێمی کوردستان بە تەنیانیە و فەرەنسا پاڵپشتێتی. فەرەنسا و خودی بەڕێز ئێمانوێل ماکرۆن پێشتر ڕاگەیاندووە کە بوونی کوردستانێکی بەهێز لە ناوچەکەدا گرنگە. ئەو بنیاتنانەی لە هەرێمی کوردستاندا هەیە دەواازەیەکە بۆ پەیوەندی سیاسی و بازرگانی لەگەڵ فەرەنسا. کوردستان پێشتر و ئێستاش هاوبەشێکی سەرەکیە لەگەڵ فەرەنسا و یەکێتی ئەوروپا لە جەنگی دژ بە تێروستانی داعش. پێشمەرگەش ڕۆڵێکی گەورەی بینیوە لە تێکشکاندنی داعش. ئەمە پێگەیەکی گەورەی داوەتە هەرێمی کوردستان بۆیە هەر لە ئەجەندای کۆشکی ئێلیزێدا ئاماژە بەوە کراوە کە ئێمانوێل ماکرۆن لە میانی سەردانەکەیدا پشتگیری فەرەنسا بۆ هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە و سوپاسی پێشمەرگەی کوردستان و سەرۆک مەسعود بارزانی دەکات کە ئەستۆڕەی تێروریستانی داعشی تێکشکاند. جیا لە بواری سەربازی فەرەنسا بڕیارە لە هەموو بوارەکاندا پشتیوانی زیاتری کوردستان بکات. دووبارە زۆر سوپاس. من مامۆستا عەلی ساڵح پیرانی، مامۆستا لە بەشی زمانی فەڕەنسی زانکۆی سەلاحەددین.